لەبارەی کەرتی خانوبەری هەرێمی کوردستانەوە بەشێک لە شارەزایان وانەی با بڵێن وەبەرهێنان دەکەن لەو کەرتەدا پێیان وایە ئێستا گەیشتوینەتە قۆناغێک کە جوڵە لە بازاڕی خانوبەری هەرێمی کوردستاندا نەماوە. هاوکات باز لەوەش دەکەن نەبوونی دڵنیایی لە بازاڕ و بوونی یەکەیەکی نیشتەجێبوونی زۆر و دابەشکردنی زەوی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان بەسەر فەرمانبەران داوای کردووە نرخی یەکەکانی نیشتەجێبوون داببەزێن. سەرەڕای ئەو بربەستانش بەشێکی دیکە لە نێو بازاڕەکەدا پێیان وایە ئەم دابەزینی نرخانە دەرفەتێکی زۆر باشە بۆ کڕینی یەکەکان یاخود خانوو بە نرخێکی کەمتر لە نرخی خۆی کە لە دۆخی ئاساییدا هەیە دەتوانرێت بکردرێت. جا بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم تەوەرە و لەسەرەوەی بازاڕەکە باشە خراپە بکڕین بفرۆشین واروەها دۆخی بازاڕی خانوبەرە چۆنە لە نێو ستۆدیۆ بەڕێز ئەحمەد ئاسۆ ڕاوێژکاری کۆمپانیەکانی خانوبەرم لەگەڵدایە. کاک ئەحمەد بەخێربی ماندووبان کردی خۆشحاڵ بوون. لە هەواڵەکەدا هەندێک ڕێی شارەزایانی خانوبەرەمان کۆکردوتەوە بە گوێرەی ئەو متابعی کە کردومانە بۆ بۆچوونەکانیان. لێرەدا هەندێک پێی وایە دۆخەکە خراپە بازار سستە لە دۆخێکی خراپدا هەندێکیش بە دەرفەت یەزانێ بۆ وەبرهێنان لە کەرتی خانوبەرێ. تۆ پێ دوایە ئێستا دۆخی بازار چۆنە بازاری خانوبەرە؟ زۆر سپاس کاک پشتیوانگیان. لە ڕاستیا 2025 ساڵی 2025 بازارێکی ئەتوانم بڵێم نائاسایی بوو بۆ بابەتی خانوبەرە بازاری خانوبەرە چونکە گۆڕانکاریەکان زۆر خێرا بوون لە بازارەکەیە. ئێمە گەر بگەڕێنەوە بۆ سەرەتای ساڵی 2025 هەر لە بەرزونزمی نرخی دۆلارەوە دەست پێ بکەین کە هۆکارێک بوو بۆ خاوبوونەوەی سست ینی خاوبوونەوەی ئەو کەرتە خاوبوونەوەی ئاڵوگۆڕی بازرگانی لەو کەرتەیە. پاش ئەوە کێشەی بەردەوامی موچە کە سەرچاوی سەرەکی داهەتی دانیشتوانی هەرێمی کوردستان بە تایبەتی کە موچەیە. دوای ئەوە ئێمە لەم ساڵان دوو هەڵبژاردنمان هەبوو دوو هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و پەرلەمانی کوردستانمان هەبوو کە بەداخەوە تا ئێستا حکوومەت پێک نەهاتووە و ڕێک نەکەوتون کە ئەمە هۆکارێکی سەرەکین ینی و پاشان هۆکارێکی تری سەرەکی کە لە بازاڕی ئەم ساڵ ڕوویدا بابەتی بەرزبوونەوەی نرخی زێڕ بوو کە ئەمەش وای کرد خەڵک زیاتر ڕوو لە کڕینی زەڕ بکات لەوەی کە بێت پارەکانی لە کەرتی خانوبەرەیە خەرج بکات. زۆر باشە. پێشبینیتان بۆ ساڵ 2026 چۆنە؟ ئەمە باسی لەوە کرد کە لە ساڵ 2025 کۆمەڵی هۆکار هەبوون کە کار بکەنە سەرکەرتی خانوبەرە. پێتان وایە لە ساڵی 2026 ئەم ئەزمەیی کە هەبووە لە 2025 دەگوازرێتەوە یان پێشبینیتان چییە؟ بەپێی پێشبینیەکان طبعاً بەڕێستان نەزانن کە گرنگترین هۆکاری کارتێکەر بۆ کەرتی خانوبەرە بابەتی سیاسی و ئابووریە. ئێمە بەئەکیدی پێشبین ینی گومانی باشە بین کە ئینشاءالله لە ساڵی 2026 بازاڕەکە بەرە و باشتر و چوونەوەی بۆ دۆخی ئاسایی خۆی بێت بە حکمی ئەوەی زێڕە چێتە قۆناغێکی نوێ و ڕەنگە ببێتەوەی نرخی جێگیر وەربگرێت جێگیری خۆی و پاشان ئێمە حکوومەتی عێراق و حکوومەتی کوردستان بۆ پەرلەمانی کوردستان ئینشاءالله بگاتە ئەوەی ڕێبکەون هەردوو لە چ لە ناوخۆ چ لە حکوومەتی ناوەندیش و کێشەی موچەش چارەسەر بکرێ کە خۆتان نەزانن لە هەواڵەکانی شاباسکرا ئێمە دوو موچەمان فەوتاوە لەم ساڵە ئەگەر هەموو ئەم کێشانە ئینشاءالله چارەسەر بکرێ دۆخی بازار بەرەو باشی ئەڕوا بە پێشبینەکانی ئێمە ئینشاءالله. باشە لە خاڵێکی ئەوەی کە شارزایان باسی دەکەن ئەڵێن یەکەکانی نیشتەجێبوون زۆرن ڕۆژەکان زۆرن ئەم زۆربوونە تاوەکو ئێستا زیاترە لەوەی بازار پێویستێتی؟ بەڵێ قەبارەی وەبەرهێنانی خانوبەرە لە هەرێمی کوردستان زیاترە لە ئێستا لە 20 میلیارد دلار کاک پشتیوان. ڕاستی پلانەکان هێندەی ئەو قەبارە گەورەیە نییە بۆ ینی بێ پلانیەک هەیە لەم کەرتەیە بەڕاستی چ لەلایەن حکوومەتەوە چ لەلایەن کۆمپانیا وەبەرهێنانەکانەوە لە پرۆژە نیشتەجێبوونەکانە نرخ ئێستا دابەزیەوە بەڕاستی بەشێکی زۆریان نرخ بەرەو دابەزینە هاتوونەتەوە قۆنە پێم وایە ئێستا بازار قۆناغی ئاسایی خۆی قاوغی ئاسایی خۆی وەریگرتووە پێشتر ڕەنگە سعرەکانیان بەرزتر بوو بێ نرخیان بەرزتر بوو بێ ئێستا هاتوونەتەوە نرخی جێگیری خۆیان کە پێشتر مەفروض بە لەو سعرەیە بفرۆشرێ
نرخەکان پێم وایە پێشتر بە گرانتر عرضکراوە ڕاستیەکەی ئێستا تۆ قۆناغی جێگیری خۆی واتە زۆری یەکەکانی نیشتەجێبوون و پرۆژەکان وای کردووە ئەو قۆناغە وەربگرێت بەڵێ لە ئێستاە بەپێی ئەو داتایانی کە حکوومەت بڵاوی کردوێتەوە لە هەرێمی کوردستانە نزیکەی 100,000 یەکەی نیشتەجێبوون لە قۆناغی کارکردن و دروستکردنایە کە ئەمەش هۆکارە بە ئەکیدی وای لێ خستنەڕوویەکی زۆر هەیە لە بازاڕە و داواکاریش کەمە لەسەر ئەم خستنەڕوە. ئەگەر باسی زۆنی سلێمانی بکەین بەڵێ هەرزانترین شوقە بە چەند هاوڵاتیان دەتوان بیکڕن گرانترین یەچێتە چەند و خانوش چ وێلا بێت چ خانوو هەرزانترینی هاوڵاتیان دەتوان بە چەند دەستیان کەوێت لە نێو پرۆژەکاندا گرانترینی چەند ئەگەر بە نسبەت شوقەوە باسی بکەین لە شاری سلێمانی لە 350 دلار بۆ نرخی مەترێک تا 400 دلار دەست پێەکە بەرزە بێتەوە ئەم ڕێژێت تا 1000 بۆ 1100 دلار لەو ڕێنجە یاریەکە ئێستا زۆربیان یان ئەگەر بە تێکراوەری بگرین لە نێوان 650 بۆ 850 دلارە زۆربەی پرۆژە تازەکان نرخی پرۆژە تازەکان ئەمە بە نسبەت شوقەوە بە نسبەت وێلاشەوە ئەگەر باسی بکەین لە ناو پرۆژەی نیشتەجێبوونە لە ڕاستی ئێمە پرۆژەی وێلامان کەمە بە تایبەت لە شاری سلێمانیە باسی بکەین ینی ئەوانەی هەیە هەمویان خانوون بەڵام بە تایپی وێلا ئەفرۆشێن بە خەڵک بەڵام ئەگەر ئەو خانوانە حساب بکەین نرخەکانیان لە 100,000 دلارەوە دەست پێەکە بۆ نرخی خانوویەکی 150 متری بۆ نمونە ئەگەر حساب بکەین و بەرزە بێتەوە بۆ وێلاکان حساب بکەین کە لە چەند پرۆژەیەەکە هەن نزیکە بنەوە لە نزیک 3 میلیۆن بۆ 3 میلیۆن و 500,000 دلار. زۆر باشە. سەبارەت بە کاروباری ئەوانەی کە لە نێو ئەم کەرتەدا کار دەکەن یعنی دۆخی بازار بۆ ئەوانەی کە سەرمایەکیان خستوتە کەرتی خانوبەرەوە ئێستا چۆنە نەک بۆ هاوڵاتیان. بەڵێ تەبیعی لەبەرەوەی کە بازارێکی ناجێگیرە و پێویستەکە ئەو بەڕێزانەی کە وەبەرهێنانەکەن لەم بوارەیە زیاتر ورتر پرسیار لە کەسانی شارەزای بوارەکە بکەن بە ئەکیدی هەموو کاتێک و هەموو دۆخێک مەجای قازانج لەم کەرتەیار هەیە بەڵام ئێستا وەکو جاران نەماوە بڵین وەکو ساڵانی پێشوو نەماوە بەس ئەوەیە تەنها پێویستەکە ڕاوێژی ورتر بە کەسی شارەزا لە شوێنێک کە چ پێویستکە مەسەلەن لێستە بیکڕیت و لە داهاتوە نرخەکە بەرز بێتەوە یان بە پێی پێشبینی بازاری ئەو کەسانی کە لەو بارەیان بە ئەکیدی بە ڕاوێژ هەر مەجای قازانجی تایە. زۆر باشە. سەبارەت بە دیاردەیەک کە لە نێو کەرتی خانوبەرەیە هەیە بە تایبەت لە پرۆژەکانی وەبەرهێنان لە کەرتی خانوبەرەیە لە هەرێمی کوردستان و بە دیاریکراوی زۆر جار ئەمە لە پایتەختی هەرێمی کوردستان لە هەولێر دەبیستین کە پرۆژە هەیە پرۆژەی زۆر عیملاق دەرەکەون بەڵام دواتر سەیرەکەی خاوەنەکانیان دیار نامێنن پارەیەکی زۆری هاوڵاتیان دیار نامێنێ هاوڵاتی چۆن بچێتە پرۆسەیەکی کڕینی یەکەی نیشتەجێبوونەوە بۆی بە سەلامەتی دەربچێت و پارەکەی نەخورێت و پرۆژەکە لە نیوە ناچڵەیە بەسەریدا جێ نەهێڵدرێ. جوانە هەر ئەو وەڵامی کە پێشووتریش عەرزی جەنابتم کرد بۆ ئەم پرسیارەش هەر دروستە کە پێویستەکە کەسانی شارەزا بەڕاستی ڕاوێژ بە کەسانی شارەزای بوارەکە بکرێ بۆ ئەوەی کە ئەم پارەی جەنابەت دەتێ بیدەی بە یەکەیەکی سەکەنی بۆ خۆت پارەکەت بە فیڕۆن ڕوایان بە هەدەر نەڕوە یعنی ئێستا ئەمە نمونەمان هەیە لە شاری سلێمانیا کەمترە بەڕاستی بەس لە شارەکانی تری کوردستان بە تایبەت هەولێر پرۆژە هەیە کە نزیکەی 10 ساڵە تەواو بوو 10 ساڵە لە کێشە و گرفتایە تا ئێسش کێشەکانیان بۆ حل نەکراوە بۆ ئەم بابەتە پێویستەکە لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەت دەستەی وەبەرهێنان و حکوومەتی هەرێمی کوردستان بێنە سەرخەت بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە بەڕاستی. بەڵێ بابەتێکەیە تۆزێک ئەوانەی کە نووسنگی خانوبەرە و عقاراتیان هەیە پێی هەراسان بوون بابەتی مۆڵەتی پیشەیە پرسە چۆنە چییە داواکارەکە قورسە لە ڕاستیە ئەو بابەتی مۆڵەتی پیشەیە بابەتێکی نوێی تازەیە من ڕەبتی بە یەکێتی ژوورە بازرگانەکان و کۆمەڵەی نێوەنگیری خانوبەرە هەبوو من پێش بەرنامەکەی جەنابەت بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەسەر بابەتەکە پەیوەندیم کرد بە کۆمەڵی نێوەنگیری خانوبەرەوە کە پەیوەندیدارە بە کارەکانی خۆمانەوە لە ڕاستیە بەردەست نەبوون بۆ ئەوەی وردەکاری زیاتر وەربگرین لەسەر بابەتەکە بەڵام هەر ئەوەیە کە ئەگەر بە بڵین ئەبدەیتە کۆنەکە بڕۆین ئەوەیە کە مۆڵەتی دەرهێنانی کۆمپانیەکانی خانوبەرە پێویستەکە
پەیوەندیدار بێ یان پەیوەندیدار بە ژووری بازرگانی شارەکانەوە بۆ ئەوەی لە داهاتوودا هەر کێشەیەک ڕوبەری ئەم کۆمپانیا بێتەوە بەپێی یاساکانی بواری ژوورە بازرگانەکان مامەڵی لەگەڵا بکرێت. ئەمە مۆڵەتی پیشەیە بۆ ئەو کۆمپانیانەی لە پرۆژەکانی خانوبەرەیە کار دەکەن یا نووسنگەیەکی قاراتی شەگرێتەوە بۆ هەمویان بۆ هەم بۆ کۆمپانیەکان و بۆ نووسنگەکانیش. داواکارێکە قورسە یا نەخێر هەر هەندێک ڕسوماتی ئیداری و شتێکی وانی ڕاستەکەی زۆر باشە. بابەتی ئەوەی کە زۆر جار هاوڵاتی ڕەنگە ئەوانەی کە شتێک پارەی بەدەستەوە بێ وەبەرهێنان بکە لە کەرتی خانوبەرە ڕەنگە ڕاوێژ بێەوە بک بڵێ وەبەرهێنان لە هەرێمی کوردستان بکەم یاخود بچمە دەرەوەی عێراق هەندێک وڵاتی دراوسێ یاخود وڵاتانی ئەوروپا زۆر جا دەبینین ڕێکلامەکرێ بۆی وەبەرهێنان بکرێ لە کەرتی خانوبەرە کامیان با باشتر ئەزانی ئەگەر کەسێک ڕاوێژە پێ بکە. بێگومان ئەگەر بەنسبەت خۆمانەوە باسی بکەینیان شخصی خۆم هەن هیچ کەسێک نادەین کە پارەکانی خۆی بەرێتە دەروی کوردستان وەبەرهێنانی پێوە بکات. یەکەم ئەگەر زانیارەکانی ئێمەش ئەوەی کە هەمانە ئێمە لێرە ئەتوانین زیاتر دەسەڵاتمان بەسەر بازاڕەکە ئەشکێ زیاتر بەرچاوڕوونین بەرامبەری ینی ئەوەی کە لێرە هەیە ببەردەوام زانیاریمان نوێ لێرە بەڵام نەفرێک یان وەبەرهێنێک ئێوێ پارەکانی بەرێتە دەروی کوردستان بە تایبەت کە لە ئێستا ئەوەی کە هەیە وڵاتی ئیمارات بە تایبەت شاری دوبەی و زایدەن تورکیا و لەگەڵ یۆناان خەڵکێک ئێستا ڕغبەتی وەبەرهێنان لە وڵاتانە زیایی کردووە بەڵام ئێمە بۆ خۆمان هەن هیچ کەسێک نادەین بەڕاستی بەڵام بەداخەوە ئێستا ئێمە وەبەرهێنەرەکانی بواری خانوبەرەش خەریکە بڵێ ئەچنە دەرەوەی هەرێمی کوردستان و پارەکانیان بەرەو دەرەوەی هەرێمی کوردستانە بن لەبەر جێگیری ئەم بازاڕی کە هەیە ئێستا. ئەگەر دوایین پرسیارمەوە بێت هەر چۆن میوانێک کە قسە لەسەر زێر ڕوزی بکەین زۆر جا پرسیاری لێ ئەەکەین بکڕین یا بفرۆشی بۆ ئەوانەی کە ئێستا پارێکیان بەدەستەوە بێت و دوودڵ بن لەوەی یەکەیەکی نیشتەجەبوون بکڕن یا لێگەڕێن زیاتر دابەزێ چ کاتێک باشە بۆ کڕینی یەکەیەکی نیشتەجێبوون؟ بێگومان هەموو نزمبوونەوەیەکی نرخ ئەکرێ لە دوای ئەو بەرزبوونەوە ڕووبدات ئەمە وەکوڵە قانونی بازارە بێگومان ئەکرێت هەموو کاتێک لە سەرتاوە ئاماژەمان پێکرد هەموو کاتێک دەرفەتە بۆ کڕین بەڵام ئەکەوێتەوە سەرەوەی لە کوێی کڕی چۆنەی کڕی بە چەندەی کڕی ڕاوێژت بەکێ کردووە ئەمانە هەمووی کاریگەریان هەیە بەڵێ لەم بازارەش ئەکرێت دەرفەتێکی باشە بۆ وەبەرهێنان ئێمە ڕۆژانە ئەبینین کە لەم بازارەیە خەڵکێکی باش قازانجەکە لەڕێی ئەم کردەوە. بەڕێز ئەحمەد ئاسۆ ڕاوێژکار لە کۆمپانیای خانوبەرە زۆر سپاس خۆشحاڵ